راشینەکەم طبعا پەروەردەکە پەروەردەیەکی ناتەندروست چۆن بڵێ جنێ و خەریکە ئەبێتە کولتور و کەلەپوری کورد زۆر بەداخەوە. یعنی ئێستا تۆ سەیری کە مناڵێک لە بەردەست باوکێکا گەورە بووە، ئەم باوکە ڕۆژ تا ئێوارە بە ژنەکەی خۆی دوو لە ڕووی جەنابتان پێڵێ قەحبە، جنێ و بە دایکێدا، جنێ و بە باوکێدا، باشە جنێ و بە مناڵەکانێدا. باشە ئەم کوڕە گەورە بێت چی شتێکی لێ بەرهەم دێت؟ زۆر کێشەیە. هەمووی على ما عودهم أبوهم. باوکی جنێ و فرۆش بووە، جنێ و فرۆشە لە مەکتەب، باشە لە فلیمەکانە، لە ئەم هەموو سۆشیال میدیا بێکەڵکەیە، ئەیتر جنێوەکان لێەوە فێر ئەبێ کە گەورە ئەبێت ئەیسا خەریکە جنێ وەکو چینی چۆن بڵێ خەڵکێک شانازی تەسەڵەکی هەندێک برادەر هەیە کە ئەگەن بە یەکتری جارێک جنێ و بە خوشکی یەکتری نەدەن هەر دڵیان ناحەوێتەوە. خوشک فڵانەوە بۆ دیار نیت، دایکت وا لێ بکەمەوە بۆچی تۆ دوو ڕۆژە دیار نیت، نەنکت نازانم چی لێ بکەمەوە بۆ جوابی تەلەفۆن نادەیتەوە. یعنی شتەکان بەلاوە ئاساییە. باشە یعنی هەندێشت گوێ لێ بێت، ینی ئینسان لە خۆی تەریقە بێتەوە بیر ئەەکەی تۆ باشە ئەبێ کەس هەبێت هیچ کەسێکی نانەجیب هەبێت کچ بداتە ئەمانە، یان هیچ ئافرەتێکی بە شەرم و حەیا هەبێت شوو بەمانە بکات، نازانم. طبعا ئەمەش شتێکی زۆر خراپە بەداخەوە.